دەچینە لای پەیامدەرمان ئازاد ومەراوەی. ئازاد سڵاوی خوا لێبێ، زانیاریەکان جیاواز لە کۆرۆنا لە زینی وەرتەیە چین و چی دەگوزارێت؟ سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێز بێتن. دیارە لە زینی وەرتێ زیاتر لە 20 ڕۆژە بێتن کەەوە هێز براوەتە ئەو ناوچەی دیارە هێزێکی لیوای هاوبەش بووی وەزارەتی پێشمەرگە بووە کەوا لەوێ جێگیر کرابووە. دواتر دیارەیەکێتی نیشتیمانی ئاماژەی بەوە داواکەوە ئەوانیش دوای ئەوە هێزێکیان بردۆتە زینی وەرتێ لە بەرامبەر ئەو هێزەوان پێیان وا بووە کەوا ئەو هێزەی لێو بووە هێزی پارتی دموکراتی کوردستان بووە. دیارە دوێنێش بەداخەوە فۆکە زەنجەکانی تورکیا ئەم ناوچەیان بردومان کرد بەهۆیەوە چەند هێزێکی پەکەکەوە لەو ناوچەیە بوون بەهۆی بردومانەکەەوە کوژران. جیاواز لەم هەواڵانەی ئەم ناوچەیە دیارە ئەمڕۆ ڕۆژەی زینگەی کوردستانە. ئەمڕۆ لە قەزای سۆران چالاکیەک بەڕێوەچێتن لەژەر ڕێنمایەکانی تەندروستی بەڕێوەچێتن. دیارە لێرە ئەو بەڕێوەبەرانەی کەوا لە قەزای سۆران ڕۆڵیان هەبووە لە بڵێن ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لێرە خەڵات رێزێنانیان پێ بەخشێتن کەوا هەریەکەیان نەمامێکیان پێ بەخشێتن. لەم ڕۆژەدا من بۆ زانیاری زیاتر وە قسەکردن لەسەر ئەم چالاکیات مەلای کاکەژار ماهر کاکەژار سڵاوت لێبێتن چۆن بوو ئەم چالاکیێتان ئەمڕۆ ڕێکخست؟ بەناوی خی گەورە میهرەبان ئەمڕۆ ڕۆژی ژینگەی کوردستانە بۆیە دەمەوێت پەیامی پیرۆزی بە ئاراستەی جەنابتان وەکو کەنالی ئاسمانی پەیام و سەرجەم ژینگە دوستانی کوردستان بکەن. مەبەستمان تێرەدا ئەمە بوو وەکو جەنابەت باس کرد کە بە پێی ڕێنماکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە بتوانین ئەمڕۆ ژینگەی کوردستانیش بەسخا بگرین وەکو وەفایەک بۆ خینی پاکی ئەو شەهیدانە کە لە دووری چەخواسان و باڵستان گیانی خوان باخت کرد کە پەرلەمانی کوردستان ئەمڕۆ جێبەڕۆژی ژینگەی کوردستان ناوچات کرد. ئێمە بە پێویستمان زانی شانزەنەمان ببەخشینە ئەو بەڕێوەبرایەتیانەی کە ڕوولیان هەبوو لە کەمکردنەوەی بڵێ ڤایرۆسی کۆرۆنا یاخود پاراستنی سەرمالی هاوڵاتیان هەرچەند ڕۆژانی پێش هەفتەیەک پێش ئێستاش ئێمە گولی سروشی و شیرینیمان بەسەر سەرجەم ئەو هێزانەی کە لە ئەرکدا بوون بە تایبەتی پێشمەرگە پۆلیس ئاسایش تەندروستی گولی سروش گول و شیرینی و دەستکەشمان بەسەر دەدا باشکردن بۆی ئەمڕۆ بە پیسمان زانی لە ڕۆژی ژینگەی کوردستان ئەو دەستگا ڕاگەیاندنانەی کە ڕۆلیان هەبوو لە هۆشیارکردنەوەی تاک و هەروەها ئەو بەڕێوەبراتانێت بە تایبەتی پۆلیس و تەندروستی و ئاسایش و پێشمەرگە ئێمە بتوانین بە گول و بە نەمام پێیان ببەخشین هەروە چەند نەمامیش بچینین بۆ گیانی پاکی ئەو کوچکردوانەی کە بە ڤایرۆسی کۆرۆنا گیانیان باخت کرد کە لە هەرێمی کوردستان چەند حاڵەت بووە. ئێمە بتوانین بڵێن و پەیامێک بکەین کە چاندنی نەمامی زیندووکردنەوەی ڕوحەکە بەخۆش عادیەوە کە لەوانە ئێمە لانە ئیجابیەکەی بۆ خۆمان وات بگرین وەکو ژینگە دوستان. ڤایرۆسی کۆرۆنا بۆ ژینگەی هەرێمی کوردستان و ژینگەی جیهان دەورێکی زۆر ئیجابی بوو. دەتوانین بڵێن بەرگێکی نوێی خستەوە ژینگە بە شێوەیەکی زۆر باشگەشەی کردوتەوە. بۆیە هیوادارین بتوانین حکوومەتیش بڵێ پەیامی هەبیت و یاساکان بتوانن بەگەر بخرێنەوە بتوانین ژینگەکەمان پاکتر و جوانتر بکەینەوە. بە پێویستمان زانیش لێرەدا کەنالی ئاسمانی پەیام کە لە بەرەنگاربوونەوەی جەنگ دەتوانین بڵێن جەنگی کۆڤید-19 ناسراو بە کۆرۆنا ڕۆڵێکی بەرچاو هەبوو چ بە ڕۆمالکردن و چ گەیاندنی پەیامی هوشیاری بێجگە لە پەیامە ژینگە پارێزیەکانیان ڕۆمالکردنی چالاکیەکانی ڕێکخراوە. ئێمە بە پێویستمان زانی ئەمڕۆ خەڵاتی ڕێزلێنان بە دارێکی سروشتی هەروەها دارسنووبەت کە ڕەمزێکی جوانی کوردە هەروەها بتوانین خەڵاتێکی ڕێزلێنانێکی ڕەمزیشیان پێبەخشین کە بتوانین وەکو یادگارێک ویشەلە ئەبیتە یادگاری ڤایرۆسی کۆرۆنا لەوە زیاتر خەڵکی ئێمەش کوچ ناکەت و دەتوانین بەسەردا زاڵ بین. سپاس کاکەژار. دیارە کاک جەلال دیارەکەی خۆیان بە شێوەیەکی ڕاستەخۆ بێمە ئەبەخشن ڕێکخراوات. زۆر سپاس بۆ دیاریەکەتان کاکەژار. سپاسان ئەکەین دەستان خۆش بێتن. دیارە زۆر باشە کاک ئازاد یاخوا پیرۆزت بێت دەستی ئەوانیش خۆش بێ و لە تۆش پیرۆز بێ و دیارە ئەمەوێ ئاماژە بەوەش بم. دیارە ئەمڕۆ 33 ساڵ تێپەڕێ بەسەر بردومانکردنی بالیسان و شێخوەسان. دیارە بەهۆی 250 هاوڵاتی ئەم ناوچەیە بەهۆی چیمیابارانکردنی ڕژێمی باسی ئەو کاتکەوە هاوڵاتیانی ئەم ناوچەیە بوونە قوربانی. هاوڵاتیانی بالیسان لە ئێستاشدا داواکارن کەوا حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕیان لێ بداتەوە باس لەوەکەن کەوا ئەوان پشتگوێ خراون بە حکمی ئەوەی کەوا ناوچەی ئەوانی کەوتۆتە ناوچەیەکی دوو ئیدارەیی سەردەمی پێشووکەوە ئاوڕێکی ئەوتۆیان لێ نەدراوەتەوە بۆیە داوا ئەکەن کەوا حکومەت زیاتر بەکەن پێ بداتن.
زۆر سپاس بۆ پەیامنێرمان ئازاد عومەراوەیی کە لە سۆرانەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ زانیاریەکانت.